کەرتی تەندروستی بە یەکێک لە کەرتە گرنگ و هەستیارەکان هەژمار دەکرێت، بەڵام لە ئێستادا کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستان وەک پێویست کاران نییە، بە شێوەیەک حکوومەت نەیتوانیوە لەم سۆنگەیەوە خزمەت بە هاوڵاتیانی خۆی بکات. ئەمە شوای کردووە بەردەوام هاوڵاتیان ڕوبەڕووی گرفتی تەندروستی ببنەوە. لە گەرمیاندا کەردی تەندروستی ئفلیجە و دکتۆری پسپۆر کەمە لە ناوچەکەدا، بەڵام کۆمەلگای پزیشکی بەخشین کار ئاسانی کردووە بۆ خەڵکەکەی و باشە سوودی بە گەرمیان گەیاندووە لە دهێنانی دکتۆری پسپۆر لە دەرەوە بۆ ناو کۆمەلگاکە. زۆر گرنگە لەم کاتەدا نرخداشکێنە بەهۆی بارودۆخی موچە و ئەمانەوە. لە ڕاستیە ئەسەیە خەڵکی ئەم شارە ئەوەی کە نەخۆش بێت کێشەیەکی تەندروستی ناهینی بێ خەتەری بێ بڵێن ڕێک بۆ سلێمانی ڕوات لێرە دکتۆری واتیان نییە کە خەڵک بڕات بۆ لای چارەسەری باشۆڕەگرێ. بەنسبەت کردی تەندروستی لە گەرمیاندا بە حکومیەوەی خەڵکی گەرمیان بەڕاستی هەر لە هەواڵەوە لە زمانی باسەوە تاکو ئێستا شەر بەشمەی نەدوون و زۆر کارەساتی نەخۆشیان بەسەر هاتووەکو ئەنفال. شایانی ئەوان بەڕاستی زیاتر خزمەت کرێن لە کەسانێکی تر، چکۆن بەڕاستی ئیمکانیەتە مادیەکە لێرە کەمترە، بۆیە بەڕاستی حەقا زیاتر یارمەتی بدرێن، دکتۆری پسپۆریان زیاتر بۆ فراهم بکرێت، پێداویستە تەندروستیەکانی تر بە هەمان شێوە زیاتر فراهم بکرێت لێرە. لەم بارودۆخە ئابووریە سەختەی ڕوبەڕووی هاوڵاتیانی کوردستان بووەتەوە. کۆمەلگا پزیشکی خێرخوازیەکان توانیویانە زۆرترین خزمەت بە هاوڵاتیانی کوردستان بکەن. شارێ ئەمە تا ئێستا پزیشکی پسپۆر نییە، بە تایبەتی پزیشکی دیدان ئەوەی هەریوا مناڵان یان هەندێک نەخۆشی تر هەیە، بەڵام لەم کاتە هێنانیان پزیشکان و داشکانێکی بەرچاو لەم کۆمەڵگەی پزیشکێکی باشە، بە تایبەتی لەم کاتێکەوەیەک من خۆم وەکو فەرمانبەرم ناتوانم سەردانی عیادەکانی دەرەوە بکەم بەهۆی ئەوەی ئەو داهاتەمان نەوەکو جارانەما هاتنی داشکانەکان هەندێک لە پسپۆرەکان بە سەیرم کردو بە 50% داشکانیان تیا کرد، ئەمەش شتێکی باشە. ئێمە لە کۆمەلگای پزیشکی بەخشین لە گەرمیان بۆ ماوەی ساڵێک زیاترە خزمەتی تەندروستی بە دانیشتوانی خۆشەویستی دەڤەری گەرمیان دەکەین. بە وتەی بەڕێوەبەری گشتی تەندروستی گەرمیان ئێمە پاڵنەر و هاوکارێکی باشین بۆ کەرتی تەندروستی لە ناوچەکەدا. سەرڕای ئەو تیمە پزیشکیانەی کە لە پارێزگاکان و لە دەرەوەی وڵات دەهێنینە کۆمەلگاکە، ئێمە بەشەکانی وەکو تاقیگە، دەرمانخانە، ئەشیعە، تەداوی و دەرزیلێدان بەشی سەنتەری دانمان هەیە. بە بەردەوامی ئەم بەشانەمان هەوڵمانداوە ئۆڤەری نوێ و خزمەتی باش پێشکەشی هاوڵاتیانی خۆشەویست بکەین. یەکێک لەوانەی کە وای کردووە کە بەخشین بە بەردەوامی هاوڵاتیان ومێدیان پێی هەبێت ئەو قەیرانە داراییەیە کە بەرۆکی سەرجەم خەڵکی کوردستانی گرتووە. ئێمە لەبەرەوەی نرخەکانمان داشکاندووە و سەرڕایەوە هیچ لە کوالیتیشمان کەمی نەکردووە، خەڵکێکی زۆر سەردانی ئێرە ئەکەن و لە دوای چارەکە سەدەیەک لە حکومڕانی کوردی هێشتا حکوومەتی هەرێم نەیانتوانیوە هیچ کەرتێکی خزمەتگوزاری بە پێی ستاندارد بەڕێوە برن. کەرتی تەندروستیش بە گرنگترین کەرتی خزمەتگوزاری دادەنرێت، بەڵام لە هەرێمی کوردستان بایەخی ئەوتۆی پێ نەدراوە و بەردەوام هاوڵاتیان گرفتیان ڕوبەڕوو بووەتەوە و خزمەتێکی ئەوتۆیان پێشکەش نەکراوە. پشتیوان وەنداوی کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.